داكت خۆشتر دەیە بابت والله هەردووکیان نانە یەکدا پێیان نارێمەوە دی والله فەرق و جیازیان پێ ناکەم هەیە جلی گەشۆ ئەگە کەت نەکی لە ماڵەکەی پشکەی نێمان دراوە ئەونا حازرە داکەنە الحازرە ئەرێڵە لۆی شەشە داخلنا عشی و شەشە بەخوا دیارە گوگە لە بێعارن دیارشەوە خۆی هەر دیارە وڵا پێی دەڵەمەوە 2025 بە عەسەبیەتی نێمینێ ئەتو حەزت لە چییە؟ دکتۆر دکتۆری چی؟ ڕامیش دکتۆری دانی هەر دکتۆری دان؟ وڵای بازار باشە بازاری باشە دەبتە شاگردەکەی من دەبتە چی؟ شاگردەکەی من چەند مناڵێکی جوانم لایە کەوتیان قسەت بۆکەین ئێمەش دڵمان مەشکاندن چۆنن؟ باشین سڵاو بۆ پایتەختی میدیا ئەڵڵا ئەدێت و؟ وڵا باشن سڵاو بۆ پایتەختی میدیا زۆر سپاس ئەدێت و کوی؟ وڵام باشم سڵاو بۆ پایتەختی میدیا وڵا ئەوش باش عیبی نەبوو بەس پێنجەکە خۆشتر دەڕوا ئینشاڵڵا و پارکش بەرەو پێش دەڕوا یەکەم جار ڕامێنیم ئێستا ڕایەکی زۆر خۆشم لێ ئینشاڵڵا بۆ پێش دەڕوا و پارکە هەموو پارکەکان خۆشتر دەبی ئەو های لێ دێ ئینشاڵڵا خەڵکیش بڵێ تۆزە ژینگە بپارێزن بە خەڵکیش ژینگە بپارێزن هەتا پارکەکە خۆشتر بی خەڵک زۆر ڕای لێبی ئەتو ناو چ بوو؟ کەوان کەوان ئەدی ئەم دوو برایە جوانت جمکن وەرە ئێرە وەرەکن برات ئەتو ناو چ بوو؟ ئەم کالان ناوکە دیانێ چ؟ خەنجە لە کالانجا کە تەماشام کە وەرە کو بوو گوتت قسەت لەو دەکەم و ئەوانە هەم بوویستما قسەکەی لەسەر پارکەکەی بکەم دەباکی ڕایگرن و پاکی و پاکە خاوێن و هەتا پارکەکە بەرەو پێش بڕوا ئەدوو لە مەکتەبی لە چەندی؟ لە پۆلیسیێمە ئەتوژە لە پۆلیسی؟ ئەوە لە پۆلیسی نەبەس ئەوە لە دووە لە چەندی؟ دوو مەکتەب خۆشە؟ عیبینە ئەدێت و؟ وەڵای خۆشە خۆشە؟ چنێکی زۆر خۆشە دەرسەکانی لە ماڵت پێتاقەت دەوی چ دەکەی لە ماڵ ئەی حەز دەکەی ببی بە چی؟ دکتۆری ددانی دکتۆری دان لۆ؟ چکە زۆر خۆشە ئاتم وێ بمە دکتۆری ددانی ئەتو حەزت لە چییە؟ دکتۆر دکتۆری چی؟ ڕامیش دکتۆری دانی هەر دکتۆری دان؟ وڵای بازار باشە بازاری باشە دەبتە شاگردەکەی من دەبتە چی؟ شاگردەکەی من یعنی تۆ دەبێت دکتۆری دانبراش دەبتە شاگردن؟ ئەرێڵە ئەدێت تو حەز دەکەی ببێت دمە مامۆستا مامۆستای چ؟ مامۆستای بیکاری بیرکاری لۆ؟ قەینا بیکاریەکەم باشتر بێ تو دەزانی من ڕقم لە بیرکاریە؟ هەموو ساڵ دەکەوتم لە بیرکاری وڵای بڵێم چ مامۆستا بیکاریە کە گەورە بووی بووە مامۆستای بیرکاریەوەش فێرکە ئێ توش فێر دەکەم جارە هەمووی شتانە فێر دەکەی؟ ئەدی پێم برێ تو 2024 پێ کوو بوو باش بوو؟ وڵا زۆر خۆش بوو هەندێک خۆشی تێدا بوو ناخۆشەکەی چ بوو؟ کوڕی لێدانمان دەخوارد لەسەر شتی بێمان وەرە بزانم کێ لی دەدای وەرە کوڕی داکوبام لەوانە زیاتر چییە؟ چت دەکرد لۆ لەیان دەدای شتی کە نوشتم دەکرد شتی بێعاری دەکەن لە خۆڕا لێدانی پێ ناکەی لە بێعاری پێی دەکەوێ خۆ لە خۆڕا پێی ناکەی ئێمەش هەموو کەشنی دەکەن ئەخە ئەیپاتمانەیە مامش نێ لە ئەیپات دەستکاریکەین چونکە ئەگەر لە کاتی ناخوا هەرچ ئەیپاتی دەرێن نانی ناخۆی مام دەرسای ئەیپاتانە دانەوە دەزانێ ڕاست دەکات کو دەبی لە کاتی ناخواری خەریکی ئەیپاتی ئەگە برسی نەبی هەر دەبی بخۆی نانەکە ئەوجە هەیە لێ بەم دەتەنیشوی بەمەڕبی هەر نانەکە لە تەنیشوی تاو بکەم نابێت تەنیشوی تاو نەکەم دەبێت ئیلا تاو بکەم و برێ مامە قچەک لێمان تێ بگەمەش حەزمان لێتی و بڵێ لە 2025 تۆزە عەسەبیەتی مەیەڵە کاکە وڵە بڵێن چ لۆ مامت بنێرە هەر بە قسەی خۆی دەکات بڵێن چ ئەتو پامێک لۆ مامت بنێرە چ پێ دەرێ؟ وڵا پێی دەڵەمەوە 2025 بە عەسەبیەتی نێمینێ زۆر عەسەبیە؟ زۆر بینی خۆمان بخۆ لێتان نادا بەرەوەڵە لێمان دەدا لێمان دەدا بەخوا دیارە گوگە لە بێعارن دیارشەوە خۆی هەر دیارە چ بە بابوو داکرد دەری خۆشت دەوێن؟ نانێک جاواژ نا ئەمە کوتمەمان بە پارکی ئاخیری بردیان ئاخیری بەداشیان پێ بڵێ لێرە چیان پێ دەڵێ؟ لێرە پێیان دەڵێم دەستخۆش دەستخۆش ئەدێ تو چ بە بابوو داکرد دەرێ؟ لە دەستخۆشیان لێ دەکەم ئەمەیان هینەوە چی دیان پێ دەڵێ؟ بەڵاواندا داکت خۆشتر دەیە بابت وەڵا هەردووکیان نانە یەکدا پێیان نارێمەوە دی وەڵام فەرق و جیازیان پێ ناکەم یاکە دیا بابت ئەم بابم بابت؟ بەس داک بازاری دەوێ بەس باب خۆژن نییە زێ ڕشتی بێ باب هەر